بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوایین کە ئەم بەیانێش بە پڕوزە و بە ئەنێرژیکی باشەوە چالاکیەکانی تەواوی ڕۆژەکەتان بەڕێ بکەن. من و هەکار لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی و بەرگە و بابەتانەی کە ئامادەمان کردووە. سڵاوەکار. سڵاوتان لەبێ عزیزان، خۆشحاڵین ئەم بەیانێش لەگەڵتانین. بابەتی جیاواز و بەسوودمان هەیە، بابەتە هۆشیاریەکان بێگومان یەکێکە لە بابەتە گرنگەکانی ئێمە ڕۆژانە بەردەوام لە پرۆگرامی بیانی 24 کە هەوڵ دەدەین شوێنی بکەینەوە، هەم بۆ ئێمە هەم بۆ ئێوەش بێگومان سوودی هەیە هۆشیاری لە بابەت و لە تەوەرە جیاوازەکان. لە هەمان کاتدا بابەتی هونەری لە پرۆگرامی بیانی 24 ڕۆڵی هەیە، ئەوەیە کە دەستپێکی بابەتەکانیشمان هەر بابەتێکی هونەریە. با ناونیشانەکان ببین. هەکار بە تایبەت ئەم کاتای ترکە بەرەو وەرزی بەهارە ڕۆین، چالاکی هونەریەکان زۆر زیاترە بن. بەداخەوە ئەوەی کە وەستانە بووی ئەو چەند ساڵە 2020 بۆی کۆرۆنا بوو، بەڵام ئێستا هەر کەسێک بە تایبەت هونەرمەندان لەو دۆخەشدا هەر کارەکانیان بەردەوام بوو، بۆیە ئێستا وردە چالاکیەکان زۆر زیاتریشە بن لە جاران. داوە جێگای خۆشحاڵیە بۆ هونەردۆستان و بۆ هونەرمەندان. لە زاخۆ پێشانگایەکی هونەری بۆ 60 مامۆستا بەڕێوەچوو. پێشانگای نەوار لە هەولێر کرایەوە، کارەکانی 60 خانمە هونەرمەند نمایش کرا. نوێترین توێژینەوە دەری دەخات خوێندنەوە ئەلکترۆنی ئاستی تێگەیشتن کەم دەکاتەوە. هاژە دەستپێکمان بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە، هاوسەرگیریە. وەک دەزانرێت کە سنوور لە نێوان خۆشەویستی نییە، یعنی وڵات بۆ وڵات نەتەوە کللتور هیچ شتێک ناتوانێت ببێتە ڕێکرد لە بەردەمەوەی کە کەسێک بتوانێت لەگەڵ کەسێک بژی، کەسێکی خۆش بووە. جایمە چیرۆکی خانمێکی میسری لەگەڵ کوڕە کوردێکی کەرکووکی دەجێڕینەوە ئەمڕۆ. ئەم دوو هاوژینە کە ئێستا بەیەکەوە کارەکەن، خانمەکە خانمێکی میسریە و هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی کوردی کەرکووک کردووە. ئێستاش گەڕاونەتەوە کەرکووک و بەیەکەوە خواردنگەیەکیان داناوە کە لەسەر شێوازی میسری خواردن ئامادەکەن و پێشکەشیەکەن. ئەم کچە میسریە لەگەڵ کوڕە کوردەکە لە مسر یەکتریان ناسیوە و هەر لەوێش هاوسەرگیریان کردووە. تا کچەکە ناوی ئەسمایە، لە مسرەوە هاتووە بووە بوشی کەرکووکیان. دەڵێت جگە لە خواردنی میسری دەزانم خواردنی کوردیش دروست بکەم، بە تایبەتی کفتە و یاپراخی، ینی هەر خانوێک بتوانێت کفتە و یاپراخ دروست بکە ئیتر بە تەواوی ئەمە تێکەڵ بە کللتوری نەریتم شوێنە بووە. جاو بە ڕاستیش کابانێکی باشە، چونکە لەناو کوردەواری ئاگە خانمێ خۆی کە کللتوری خۆیەتی ئەو دوو خواردنە بزانێت زۆر باشە. جا ئەگەر خەڵکی وڵاتێکی دیکە بێ و بیزانێەوە ینی تاو خانمێکی تەواو کابانە. ئیتر خۆشەویستی فێرە خواردنی شت دەکا. ئەوەشە پیاوان ئەوەندە سەنجیان زۆرە لای ئافرەتان لە پێناو پیاوەکان خۆیان فێرە خواردن دروستکردن. هاي مو مالته متر ده؟ تمام. أنا اسمي أسماء محمد، خريجة سياحة وفنادق، قسم مطبخ. من ناوم ئەسما محەممەدە، دەرچووی کۆلێژی گەشتیاریم بەشی چێشخانە لە مسر. بەشی گەشتیاریم لە مسر خوێندووە و دواتر چالاکم ناسی، پاشان هاوسەرگیریمان کرد و ئەنجا هاتینە عێراق. لە هەندێک چێشخانە کارم کردووە، زۆرم حەز بە کارکردنە لە شوێنی جیاواز، بەڵام حەزم لێ بوو شتێکی تایبەت و هەمیشەی بە خۆم دابنێم. بۆیە هەوڵمدا کە ئەم پیشەی هەمە دروستکردنی مریشکی مەحشی بە تامی میسری دروست بکەم. يعني كأشوف كفي إقبالية على الأكل المصري والخلطات المصرية بتاعتنا.
أنا كنت بشتغل في مطعم الأكل بتاعه من پێشتر لە چێشخانەی کوردی کارم کردووە بۆیە دەتوانم خواردنی کوردی دروست بکەم بە تایبەت کفتە یاپراخ و لەگەڵەوەشدا دەتوانم هەموو خواردنێکی دیکە دروست بکەم وحاجات كتير يعني الجميع المرق الكردي بعرف أعمله كمان 2017 ڕۆشتم بۆ مصر ئەو کاتە تعارفمان لەگەڵ خێزانەکەم کرد 2017 زەواجمان کرد 5 ساڵ لێیە بووم لەگەڵ ژیان پێکەوە لە مصر ژیان ئاسوودە بووین الحەمدوللا تقریبا 3 ساڵ و نییە کە گەڕانیتەوە ویستمان شتێکی مەشروعەیەک بچووک بۆ خۆمان بکەینەوە باشتر کە پێکەوە ئیشکەین بە ئاسوودەیی لەخوا بەزەبی ئەو مەشروع بچووکەمان کورە و شێوازێکی بڵێ نوێیە ناو کەرکووک ماڵمان نزیکە بۆ نیوەڕوان دێن ئەیبن بۆ ئێواران دێن ئەیبن خواردنەکەیان زۆر پوختە و جوانە پاک و خاوێنە لە یعنی هەموو شتێکەوە برنجەکەی چاکە برنج ڕێکوپێکەکەنە ئاش یعنی ماشەڵڵا بەتامە خواردنەکەیان ئارە وەڵامە بەدڵمان نەخە لە منطقەی نییە لەبەرەوەش یعنی خواردنەکەمان بەدڵارە وەڵا خۆ دەزانی خواردنی عێراقی نەوعێکە خواردنی مصر نەوعێکە وایانە ئێمە لێ رازین لە خواردنەکەیان زۆرش مامۆستایان جگە لە ئەو پیشەی خۆیان کە ئەرکێکی جوان و فێرکردنە لەگەڵەوەشدا کارێکی دیکەیان هەیە کە دەستڕەنگینیەکەیانە بە تایبەت مامۆستایانی هونەر کە هەکار زۆر جار حەزمە کرد کاتێ پێشانگای بۆ ئێمەکەنەوە هەموو دەبێ وێنەکانی خۆیان چۆن بێ ینی زۆر ئەوەندە مامۆستا بەلامانەوە پیرۆز و گەورەیە کە حەزمە کرد پێشانگایەکی ئەوانیش ببینم وێنەکانی ئەوان ببینم چونکە پێم وابوو لە ئاستێکی زۆر گەورە و جوانە بێت بەمەبەستی گرنگجیدانی زیاتر بە هونەر و توانای مامۆستان وەکەوەی کە هاژە باسی کرد پێشانگایەکی هونەری بۆ سەرجەم بەڕێوەبەراتی پەروەردەگشتیەکانی هەرێمی کوردستان لە زاخۆکرایەوە لە پێشەنگاکەدا تابلۆ هونەریەکانی 63 مامۆستا نمایش کران ژمارێکی زۆر هونەردۆستان لە پێشەنگاکە ئامادە بوو. ئێمە ئەوڕۆ زۆر خۆشحاڵم بەکردنەوەی ئەو پێشانگایە کە بەردان و بەرنامەشمان دابووە ئەو پێشانگایانە بکەینەوە لەبەرەوەی ئەمە لە بەڕێوەی چالاکی وە شوونەر لە شوێنێکی لە دیوانی وەزارەت گرنگە ئەو پێشەنگایان بکەینەوە نزیکبوونەوەی بەڕێوەی گشتەکان یەکتر نزیکبوونەوەیە لە جۆرە ئیشەکانی تەشکیلیمان ئەوڕۆ لە زاخۆ توانیمان ئەو پێشەنگای بکەینەوە بە ئامادەبوونی جەنابی وەزیر و کە گۆداری سەرپرسیاری ئیدارەی زاخۆ کۆمەڵی جەماوەری زۆریش کردی ئامادەبوون مامۆستایانی هەموو هەرێم هاتش بوون. پێشانگای هاوبەشی مامۆستایان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێگومان ئەم جۆرە پێشانگایانە گرنگن و زۆر پێویستن کە هەبن بۆیە بۆی کە مامۆستایان بێجگە لەوەی کەوا لە پاڵ ئەوەی کە دەرسی هونەر و خزمەتکردنی قوتابیان ناوە لە پێشانگا و چالاکیێکی وایە خۆیان ببیننەوە لەگەڵ هاوڕێ هونەرمەندەکانیان بێگومان زۆر پێویستە چەندی هەبێت هێشتان کەم ئەم جۆرە پێشانگایانە گرنگیاوێ هەندێ دایە کو ئەم هەمی شێوازên ciyawaz bînin em ku gotî hevniyasînek navberamî û nermenda çêt bitin hemî deverin Herêma Kurdistanê her dîdna kevaleke wisa hizrê mirovî berfir hete lêtin û tiştê baştir hizrê cantir mirov pitir dahênanê dahênana hevalê xwe bînit ku geştiya çi azda belkî berhîngê bes dûkê ez ya dîtîm belkî zaxwa ez ya dîtîm bes Silêmaniyê ez nedîtîme hewlêr ez nedîtîme
بابەتێکمان هەیە هاژە هێستا هەمومان لەگەڵی خەریکە تێکەڵ دەبین بە تەواوی بابەتی وێنەگرتن بابەتی فۆتۆ بە تایبەت لەو کاتێک کە ئامێرە زیرەکەکان زیاتر بووە و پەرەی سندیە هەر کەسێکمان لای خۆمان و تەنانەت منداڵەکانیشمان هەمویان بوونە وێنەگرت چۆن دادەنیشی چایەک دەخۆی وێنەیەکت دەگیرێ لەگەڵ هاوڕێکت قسە دەکەی وێنەیەکت دەگیرێ ینی هەر چۆنی تۆ هەڵسو کەوت دەکەی ڕۆژانە لە مامەڵەکردنی لەگەڵ دەوروبەرت ئەنی ئەگەری وێنەگرتنت هەیە لە ڕێگەی مۆبایلەکانەوە جاران بەم شێوازە نەبوو ینی گرتنی وێنەیەک بەقەت بینینی سەرۆشێکی گەورەی جیهان قورس و تا وێنەیەکت وە دەست دەکەوت جا هونەری فۆتۆگرافەری و برەو پێدانی تەوەری ئەمڕۆی ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 زانین چین ئەوانەی کە پێیان دەڵێن هونەرمەندی فۆتۆگرافەر و گرنجیدان و لە نێوان پیشەی بوون و بژێوی ژیان و هەم ئەوانە لەکوێ جێگەی بۆتەوە و فۆتۆ ینی تۆمارکردنی فۆتۆ یاخۆ چرکاندنی فۆتۆیەکی ژەوەش هوەری خۆیەوێت جاسابا لەگەڵ میوانەکەمان باسی بکەین ئەمە میوانداری بەڕێز ئاسۆکەریمان کردوە سەرۆکی ڕەخراوی کوردستان فۆتۆ کە میوانی ئێمە جا ئەمڕۆ گفتوگۆکەمان لەگەڵ و گەرمەکەین بە تایبەت لەسەر فۆتۆ چونکە من زۆر حەزم بە فۆتۆگرتنە کاگاسە بەخێر بێت بەخێر هاتی بەیانیت باش جارە بۆچی کامێرەکە و پێ نییە تۆ لە هەر شوێنە بی کامێرەکە و پێوە نییە مەرز نییە بەڵام دایمە ناوسیارەکەم پێمە کەواتە پێتە حتمما باشە بەخێر هاتی بەیانیت باش پێمان خۆشە بەهۆیەوەی کە 9 ساڵە ڕێکخراوێکتان سەر پێخستۆ 9 ساڵە ئەزمونێکی دوور و درێژتان لەگە فۆتۆ هەیە و ڕێکخراوەکەتان گەورە بۆ باسێکی ڕێکخراوەکەمان بۆ بکەیتەوە لە سەرەتا و ئەزمموی کارکردنتان تا گەیشتونەتە ئەم تەمەنەی ئێستا بەڵێ کوردستان فۆتۆ بڵێن نۆی دوو نوێم ساڵی دامەزراندنی بوو کە یادمان کردەوە چەند ڕۆژێک پێشێستا ئێمە لە سەرەتاوە لە سەرەتای دروستبوونی کوردستان فۆتۆ چەند هاوڕەیەک بووین بەیەکەوە هەموو ئامانجمان ئەوە بوو کە هونەری فۆتۆگرافی لە کوردستاندا ببینە ئاستێکی تەواو جیهانی یان بخینە ئاستێکی تەواو جیاوازتر کە هەم فۆتۆگرافەران تێر بکە یاخود ئارەزومەندان تێر بکە بە هونەرەکە ئەوە بوو ئەو کار دەستمان پێکرد بە چەند کەسێک دوای ماوەیە کە پانیمان لە زاخ و تاخانەقین زۆرترین کە زۆرترین ئارەزومەند لە دەوری خۆماندا کۆکەینەوە ئەوەی کردوشمانە تا ئێستا هەمووی خۆبەخشی بووە پێش کوردستان فۆتۆش ئێمە هەر ئەم مەزموعە هەر بێکەوە بین بۆ پێشخستنی هونەرەکە سوپاس بۆخوا ئەوەی کە دەیبینین ناڵێم هەمووی بەڵام بەشێکی گەورەی کوردستان فۆتۆیە کە ئەم هەموو فۆتۆگرافەرە دروست بووە پێگەیشتووە ئەو هەموو ڤیددیۆگرافەرە پێگەیشتووە هۆکاری ینی بەشێکی زۆری ئەو پێشکەوتنە دەگەڕێتەوە بۆ کوردستان فۆتۆ بۆ هەموو وەرکشۆپ و خول و سیمینارێک کە کردیتمانەوە لە بۆ زۆر باشە کاگاسۆ ئێستا دەتوانم من بەخۆم بڵێن فۆتۆگرافەر یان بینەران بەخۆیان بڵێن فۆتۆگرافەر کە بە مۆبایلەکانیان وێنە دەگرن چ شتێک فۆتۆگرافەرێکی پیشەیی لەگەڵ کەسێکی نۆرمال کە وێنە دەگرێت جیا دەکاتەوە هۆی فۆتۆگرافەر یان فۆتۆگرافی دەکرێت وەکو زانستێک تەماشای بکەین لەبەرچی وەکو هەموو زانستەکانی کە ڕۆژانە ئەبدەیتی نوێ دەیان بابەتی نوێ دێتە ناو هونەرەکە کەواتە جیا لەوەش کۆمەڵێک پرەنسیپ و یاسا و ڕێسای خۆی هەیە کە هەر کەسێک بێوێ دەتوانێت ببیتە فۆتۆگرافەرێکی زۆر باش ئێمە لەو فکرەیە دەرچوینە ئێستا کە بڵێن هەر لە منداڵیەوە من بینینیم جوان بۆ حەزم لە کامڕێ بووە ئەوە هۆکارێکە بەڵام هۆکاری سەرشیەوەیە کە تۆ لەگەڵ ئەو تەقەنیە نوێی کە ئێستا لە ڕۆژگاردا هەیە ینی بەردەوام بی لەگەڵی بتوانانی لەگەڵ یاشنابی تا بکە فۆتۆگرافەرێکی باش بابەتی کامیێرا و مۆبایل ئێستا جیهانێکی خۆیتی بەڕاستی ئەو تایبەتمەندیانی لە مۆبایلە زیرەکانەدا هەیە دەتوانین بڵێم نافەسەی زۆر کامێرەکان دەکەن بەڵام وەکو کوالیتی لە کۆتاییدا کوالیتەکەی ئەوە نییە کە کامێرەیەک پێ دەدا ئەویش دەگەڕێتەوە سەر چەند وردەکاریشکە کە لە ناو کامێرەیان لە ناو مۆبایلەکەدا هەیە باشە کاگاسۆ ئەکرێت بە هەموو کەسێ بوترێ فۆتۆگرافەر یاخود ڕێکارەکانی بوون بە فۆتۆگرافەرێک چییە و چەند جۆریشی هەیە چەند زۆر فۆتۆگرافەر کە نا چەند شێوازێکی فۆتۆگرافیمان هەیە بڵێن چەند ستایل و مۆدلێکمان هەیە ئەویش بە تەشخیص دیاری ناکرێت بڵێن ئێمە 50 ستایلمان هەیە 100 ستایلمان هەیە بەڵام دیارترینیان لێرە پۆرتڕیتە سروشتە بابەتی جۆرناڵە یان هەم ویدینگە ئەوانەی کە هەیە وەکو مۆدێل و ستایلەوانە
و بە هەموو کەسێک طبعا ناگوترێ فۆتۆگرافەر کۆمەڵێک ڕێساو یاسای خۆی هەیە کە فۆتۆگرافەران دەبی بۆ خاڵاندا بڕم بۆی بە ئەکادمیت بگەنە مەرحلەیەکی ئەکادمی تا بتوانن بە باشترین شێوە وێنەکان بگرن. ئێمە زۆر جار کۆمەڵک وێنە دەبینین لە خۆمانەوە لەسەری ڕادەوەستین تەنانەت چاویشمانە دەبین هەر دەگەڕێیتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە ئەو فۆتۆگرافەرە بە شێوەیەکی ئەکادمی توانیەتی هەموو ئەو پێکاتانی کە ڕسمەکە پێویستەتی لە ناو ئەو فرێمە جێی کاتەوە. جا ئەوە دیاری ناکرێت بڵێم فڵان فۆتۆگرافەر یەت فۆتۆگرافەرنی هەمومان دەتوانین فۆتۆگرافەربین بۆی کە بەو مەڕەحلانەدا باشە. لە کوردستان فۆتۆگرافەری دەتوانین ئێستا بڵێن پیشەیە، ینی کەسانێکانە لە ڕێگەی فۆتۆگرافی بژێوی ژیانیان دابین دەکەن یان تەنیا هەر لە چوارچەوەی حەزوو خولیا ماوەتەوە. ئێستا بەتایبەت ئەو 2-3 ساڵی ئاخیر بابەتی ئەدڤەرتایزینگ فۆتۆگرافەرانی بردە مەرحەلەیەکی تر کە ئێستا هەموو شەریکەیەک و کۆمپانیایەک و هەموو دام و دەستگایەک پێویستی بەو مارکێتینگە هەیە لە ڕێی فۆتۆ یاخود ڤیدیۆ بتوانیتن کاڵەکانیان بەرهەمەکانی داتە بەر ئەو کەسانی کە پێویستیانە. جا لێرە یەکەم هۆکار ئەوەیە کە فۆتۆگرافەر ئەو 2-3 ساڵەمان ئەو 2-3 ساڵی ئاخیر بابەتی ئەدڤەرتایزینگ بۆ هۆکارێک کە فۆتۆگرافی بە پیشە ببیتن زیاتر بە پیشە ببێت. ئەوەی پێش ئێستا هەبوو ئێستاش کە هەر بەردەوامە بابەتی ویدینگە کە هەمومان پێویستمان هەن لە بۆ بڵێن عید زەوازێکە زەوازە یاخود مارەکردنەکە شتێکە لەوە بە فۆتۆگرافەر دەبەستین. بەڵام دیسانەوە وەکو هونەر لێرە نەچۆتە قالبی پیشەیی، ینی وەکو هونەر بۆ نمونە لە هەر وڵاتێک کە دەبینین فۆتۆگرافەری سروش داهاتێکی زۆر باشی هەیە. لێرە ئاخیشتە کابرا کە هیچ شتێکی نەما فۆتۆگرافەر دەچی ڕسمی سروش دەگری وەکو حەزێکی خۆی، ینی هیچ سەرچاوەی ناتە سەرچاوێکی داهات لەبێ. بەڵام بەگشتی بابەتەکانی بازرگانی چکەمە چەند زۆرە گوێنەی بازرگانیمانە، یەک لەوانە ویدینگ، دوم ئەدڤەرتایزینگ کە ئەوانە حتمما پیشەیە. باشە. هونەری فۆتۆگرافی هەڵبەت لە چاوی فۆتۆگرافەرێکەوە جیاوازترە. ئەو زاویانەی کە ئێوەی بینن لەگەڵ کەسێکی ئاسایی کە من فۆتۆیەکە گرم جیاوازەکەی چییە؟ چۆن ئەتوانرێ جیاوازەکەی دیاری بکرێ بۆی کە تۆ وێنەیەکت گرتووە لەگەڵ وێنەیە کە من گرتومە؟ ئەوی فۆتۆگرافەر سیفەتێکی هەیە بەوە جیا دەکرێتەوە لە خەڵکی یاسایی، ئەوی سیفەتی جوانبینیە. جوانبینیش بەو یاسا و ڕێسایانە هەیە کە لە فۆتۆگرافی بەنم لە یاساکانی کۆمپۆزیشن تو 13 یاسات هەیە چۆن ئەو پێکاتانە ئەو ئەلیمنتانە ڕێک دەخێت لە ناو فرێمەکە. جگە لەوەی کە تو فۆتۆگرافەر نی و بۆ نمونە من فۆتۆگرافەرم بە یەکەوە ڕسمێک دەگرین فەرقی هەیە، هەموو فۆتۆگرافەرانیش کۆکەوە بە یەکەوە ڕسمی تۆ بگرن هەر یەکە و شتێک پێشان دەدا کەواتە دیسانەوە لە بینین جیاوازی هەیە. هۆکاری باش پیشاندان یان هۆکاری دەستخستنی ڕسمێکی باش دەگەڕێتەوە سەر ئەو وەکو ئەوش باسم کرد پێشێستا ئەو چۆن ئەو ئەلیمنتانە ڕێک دەخێت لە ناو یەک فرێمی وێنەدا. باشە. هەندێک جار کاریگەری فۆتۆگرافەران بەڕوونی دیارە، ینی بۆ نمونە سەرکردەکان زۆربەیان فۆتۆگرافەری تایبەت بە خۆیان هەیە، یان بەشێک لەو هونەرمەندانی کە زۆر بەناوبانگن فۆتۆگرافەری تایبەت بە خۆیان هەیە. تا چەند ئەمانە دەتوانن مارکتینگی زیاتر بۆ سەرکردەکان بۆ کارەکانیان بۆ هونەرمەندان بۆ هەموو ئەو کەسانێک کە پەبلیک و بەناوبانگن بکەن. فۆتۆگرافی دەبان شتێکە دەتوانێت لە یەک ڕسم جیهان بگۆڕی، لە یەک ڕسم گەورەترین کێشە حەل بکەی، بە یەک ڕسم گەورەترین ینی ئاژاوە دروستکەی. بە تەئەکید ئەوەی سەرکردەکان عادەتەن فۆتۆگرافەری سەرکردەکان پێویستە هەموو پرەنسیپ و کەسایەتی سەرکردە و ینی هەموو ئەو شتانەی کە لە وڵات دەگوزارێ ڕۆژانە لە خەڵک زیاتر ینی خۆیان ئەبدەیتکەنەوە لە سەران بۆی کە بتوانن لە یەک فرێم لە یەک ڕسمدا چۆن بتوانن ئەو دوو بابەتەیە تێکەڵ بکەن. بە تەئەکید گەورەترین گۆڕانکاری دروست دەکەن ئەو فۆتۆگرافەرانە. بەڵام ئەوەی کە گرنگە تا ئێستا شتێکی وامان بە بڵێن بە کاریگەری وان نەدیتووە بەڕاستی هیوادارین کەشتی وە ڕوو بدا لە فۆتۆگرافەرەکانمان. بەڵام گرنگە ئەو فۆتۆگرافەرانە هەموو کەسایەتی ئەو سەرکردەیە ئەو کەسایەتیە ئەو پەبلیک فیگەرە ئەو هەر کامێک لەوانە کە فۆتۆگرافەری تایبەت هەیە پێویستە هەموو ژیان ئەو بزانی وە پەیوەندی ئەو لەگەڵ خەڵک ئێستا ئەو چییە لە ناو خەڵک چۆنە لە ناو خەڵک چۆن بتوانانی لە وێنەیەکدا هەموو ئەو پەیوەندیانە کۆکاتەوە. باشە. فۆتۆستریت چییە کە ئێستا زۆرێک لە
ئەوانەی کە حەز و خولیان بۆ وێنەگرتن هەیە فۆتۆگرافران ئەم جۆرە یاخود ئەم شێوازە لە فۆتۆگرتن پەیڕەوەکەن. کتابێکم نووسیوە هەر لەسەر شێوازی نوێ لە وێنەگرتنی سەرشەقام فۆتۆستریت هەموو ئەو ڕسمانە ئەو حەدەسانە دەگرتەوە کە لەسەر شەقامەکان و لە ناو بازاڕەکاندا ڕوودەدا. ئەوانە شتێکی حەیویە خەڵکی خۆمان چاومان زیاتر حەز دەکە ئەو دیمەنانە ببینی زیاتر وەکو بابەتێکە کە نەتڕاژیدی بەڵام شتێکی واقعیە حەیویە حەز دەکەی ئەو بابەتانە ببینی وەکو بینەر بەڵام وەکو فۆتۆگرافی هەموو ئەو بابەتانە دەگرتەوە کە لەسەر شەقامەکانیان ناو بازاڕەکانیان ئەو شتە ئافیانەیە کە لەسەر هەموو زادە گشتەکاندا ڕوودەدات. ئەوانەی فۆتۆگرافەری پیشەیشن هەم دەتوانین ناویان لێ بنی هونەرمەند هەم دەتوانین ناویان لێ بنی ڕۆژنامە نووس چونکە لە هەردوو بوارەکە زۆر بەباشی شوێن پەنجەی ئەمان بەڕاستی بە دیار دەکەوێت. کاگە ئاسۆ ئێستا لەگەڵ زیاتر بڵاوبوونەوەی ئامێرە زیرەکەکان ینی خەڵکێکی زۆر خولیای زیاتری بۆ وێنەگرتن دروست وە وەکو خۆت دەڵێ ینی کابرا دەڕوا بۆ گەشتکردن بۆ پشوەک بدا لەگەڵ خانەوادەکەی سروشتەکە دەبینێ چەند وێنەیەکی جوان دەگرێت هەموو ئەمانە بوونی ئەم ئامێرە زیرەکانە بربەستی لە بۆ فۆتۆگرافەران دروست کردووە یاخود بۆتە ڕێخۆشکرد کە ئارەزومەندانی ئەم بوارە زیاتر بێت. هەردوو حاڵەت هەیە کە هەم ڕێی خۆش کردیە بۆ ئەوەی کە بە تایبەتی بۆ هەندێک حاڵەتی ڕۆژنامەنووسی هەندێک عادەتی جۆرناڵ پێویستە بابەتەکە زۆر بە خێرایی بکات. زۆر ڕۆژنامەنووسمان دیتی خۆی ڤیدیۆگرافەرە و فۆتۆگرافەریشە ئێستا هەیە لە هەموو کەناڵەکان هەیە ینی لە حاڵە حەدەسێک وا ڕوودە دەتوانین بە مۆبایل کۆنتترۆڵی ئەو قەزیە بکە و دواتر وەکو ڕیپۆرتاژیشی لەسەر بکرێت. لە هەمان کاتدا کێشەی وەکو پیشەیی لە هەندێک حاڵەت دروست کردیە پێشتر خۆمان ئەگەر پێویستمان بە ڕسمێک بووە لانی کەم سەردانی مختبەرەکان ستۆدیۆیەکان فۆتۆگرافەرێکمان دەینا ڕسمەکەمان چاپ دەکرد. ئێستا هەموو ئەلبومەکانمان بوویتە ئەو مۆبایلێکە لە بەردەستمانە ئەو کۆمپیوتەرێکە هەمانە جیالەوە زۆر چێژ لەوە نابین ڕسمێکی کاغەزمانەوێت مەگەر شتێک ئەگەر بە دیوار هەڵی واسین بەردان و بە چاومان وەکو ئەوە هەم کێشەی دروست کردی هەم هاوکاریشە بۆ فۆتۆگرافەران. جامە خۆش نییە کاگاسۆ بەلای منوانی تۆجاری وە بەسیترین شتە هەر هەمووی وەفەوتێ ینی ئەوەی لە مۆبایلەکەت هەیە ئەوەی لە هاردەکە بە یەک کلیک بە کلیکێکی بچووکیش بێت یادگاری هیچی نامێنێ باشە کاگاسۆ بۆچی من کێشەیەکمێ لەگەڵ فۆتۆگرافەرەکانی خۆمان بەتای بەدوانێت تەلەڤیزیۆن کاک عباسنا لێرە نینە کاک عباس خۆی لێرێ بەس لەگەڵ ئەو کێشەم نییە باشە ئەوانەی کە لێرە نین بۆ یاگایان لێ نەبێ زۆر جار کە فۆتۆیەکە گرن مشکلەیەک هەیە بە هەمان قیاس و شێوەی کاتی سەر شاشە ئاگیرێ ئەمە بۆ فۆتۆیەک ڕاستە چونکە من وا حەزەکەم کاک عباس خۆی زانێ ئەمە هێدڕۆمی زۆرتر بێت ئیتر کچان زیاتر بم شێوازە حەزیان دەیەتی عادەتەن ئەگەر بمانەوە قسە بکەین لەسەر ڕسم پێویستە لەسەر بۆ نمونە ڕسمی ساس قسە بکەین کەسمانە حەزمان بە ڕسمی خۆمان یە کاتێکە دەبینینەوە مەگەر هەندێک حاڵەت کە ئەویش شتێکی لا موبایلیە یان کەمترەوە ئەو دەکەوێتە سەر حەزی خۆت نەک تاقی فۆتۆگرافەرەکە دڵنیام کە زۆر باشە ینی ئەمە بۆ ئەوەش ڕێک دروستە قسەکەی مامۆستاسو بۆ دەنگیش هەندێک جاوێنەی خۆت دەبینی پێت ناشرینە خەڵکی دیکە پێی جوانە گوێ لە دەنجی خۆت دەبێتەوە ڕاپۆرتەکە خوێندێتەوە پێت دەنگێکی باش نییە بەڵام بۆ بینەران دەنگەکە دەنگێکی باشیز ئەو ئەزانەیە کە هەمانە لە بینین لە بیستن هیچ کاتێک پێرفێکرد نییە بە دڵی خۆمان بەڵام لەوانەیە زۆرترین خەڵک پێیان جوان بێ باشە هەر یەوە شەکە ئێمە لەوانەیە ڕانەهات بێتین بۆی کە بەردەوام ڕوبەڕوو خۆمان ببینین یاخود کەمترین کات لەسەر لا خۆمان بینیوە لە ئاوێنەیە زۆر کەم بینیوان وێ لە فۆتۆیەک های بینیت زۆر ڕانەهاتووی بەم شێوازە بەڵام ئەوەی مەبەستەکەی من بوو واتە جیاوازی هەیە لە فۆتۆگرافەرێک کە لە دەرەوە کار بکات بە شێوازی یاخود پۆترێت بیگرێ یان فۆتۆگرافەرێک کە لەسەر کامێرایکی ڤیدیۆ بێت جیاوازی هەیە جیاوازی زۆرە دەشکرێ بەو بینینەی ئەو کەسە بۆ تۆ چونکە هەموو ڕسمێک پامێکی تێدایە هەم ڕسمێک دەبێت شتێک بڵێتن بۆسی ئەو ڕسمەیە دەگرم لانی کەم بیوتی فۆتۆگرافیە بەنسبەتەوە ئیتر ڤیدیۆگرافەرەکە لەوانەیە ئەو بەو شێوەیە ئەو جوانیە یاخود ئەو بابەتێک کە دەوێت پیشانی بدا لە ڕسمگرتنەکەی تۆ جا بەو شێوێ هێدڕۆمی زیاترە لێدڕۆمی هەیە هەرچێک کە تو باسی دەکەن کاگاسۆ زۆر جار فۆتۆگرافەرانی جیهانی
دەبین مەسەن لە ڕۆژنامەکان یان ئێستا لە سوۆشیال میدیا فۆتۆی زۆر ناوازە ینی دەبیندرێ ئەگەر بەراوردێک بکەین تۆ وەکو کەسێکی پسپۆر فۆتۆگرافەرانی کوردستان سیر بکەین بەراورد بکەین بە فۆتۆگرافەرانی جیهانی یان وڵاتانی دەوروبەر ئێمە لە چ ئاستێکدا نەچ قۆناغێکداین ئایا توانیمانە لەگەڵ ئەو شەپۆڵی بەرەو پێشچوونەوە ئەو ڕەوتە ڕێ بکەین یان ئێمە لە پاشین یان لە پێشین چۆن ئێمە تاکید دێمەش کۆمەڵک فۆتۆگرافەرمان هەیە لەسەر مستەوای جیهانیش دەکەن یان لە بۆ ئاژانسە هەرە گەورەکانی جیهانیش دەکەن ئێمە ئەگەر تەماشای هەندێک حاڵەت بکەین ئێستا دنیای ڕسم دنیای فۆتۆگرافی چیتە مەرحەلەیەکی دیکە کە لەگەڵ ئای تێکەڵ بووە زۆر کەمتر دەتوانیت و واقعی بابەتەکان بناسیەوە یاخود واقعی بابەتەکان ڕاستەقینەن بۆ شێوەیە نییە بەڵکو لەگەڵ ئای تێکەڵ بووە ئەوە هۆکارێکە ئەوەی تر ئێمە فۆتۆگرافەری زۆر بەتوانەمان هەیە دەتوانم بڵێم زیاتر لە مستەوای ئەوانش کە ئێستا ئیش لە بۆ ئەو ئاژانسانە دەکەن کە ڕسمەکانیان ڕۆژانە باشترین ڕسمی جیهان دەردەچن یاخود ئاژانسەکان باشترین ئاژانسی جیهانە هەندێکیان ئەمن ینی دەیان ناسم لە نزیکەوە کەسی بەتوانە و شارەزان بەڕاستی ڕاستە باشە باسی ئایت کرد زیرەکی دەست کرد ئەو ژیریەی کە تایەتی زۆر کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکان ئێستا لە ماوەی ڕابردوو بینیمان ئەو هێرشە موشەکەی کە لەلایەن ئێرانەوە کرا سەر هەولێر و ماڵێکی سیڤیلی کردە ئامانج دواتر چەندین لێکەوتی هەبوو بینیمان فۆتۆکان دەستکاری کرابوو یو بازرگانەی هەولێر ئەمە بەکوێگات ئەتوانرێت لە ناو فۆتۆیە سانسۆرێک هەبێت جێکات یاخود ڕێگەیەک هەبێ بۆ جیاکردنەوەی یان زیرەکی دەستکرد ئەوەندە بەژیری ئەوەندە بە زیرەکی دەست دروست کراوە کە ناتوانرێت خۆی ئیدێتەر دەتوانی ئەوە جیاکاتەوە وەکو ئەو کەسێک کە مختصە اختصاصی بە لە ئیدێتە دەتوانی لە هەم حاڵەتەکانی پێش لای ئای بگری بەڵام بۆ خەڵکی تر تو ئەوە دوو کەسێکە دەکەس خەڵکیتەرە بەڵام خەڵکی ئەوام چۆن تیان دەگەینی چۆن پێیان دەڵێ چۆن دەیانگەیەنیە کە ناشکرێ ئەو شتە بۆ هەموو خەڵکی ڕوون بکرێتەوە دەکرێت ئەو بستە پرۆژە یاسایەک بۆ پەرلەمان کە هەندێک یاسایەتری فۆتۆگرافی هەیە بتوانرێت لەگەڵ ئەوانە ئیدێتەرێک لەوێن دەروی بتوانی ئەو بابەتانە شی کاتەوە و تەحلیلی کات مامۆستا خۆت لەگەڵ ئەو وێنانەی کە بە کامێرا دەژی ڕاستە خۆ بەبێ دەستکاریکردن یان لەگەڵەوەی تۆزێک فلتەر و تەرتیباتەوە ئەگەر من لەگەڵ بۆم یاننا بەڵام هەر خۆی واقعان لە فۆتۆگرافی ئیدێت قوبوڵە چونکە ئێمە لە سەردەمێک دەژین سەردەمی ڕۆوی پێ دەڵێن لە کامێرەکانمان فایلێک هەیە کە ڕسمی پێدەژیری پێ دەڵێن ڕاو فایل لە کامێرانی پێشتر فیلمێک بوو یاخود JPG بوو کە ڕاستەوخۆ نەدەتوانی ئەوەندە معالەزەی بکەی ئەوەندە ئیدێتی بکەی لەسەری بەڵام ڕاو فایل ینی یەکەم هەنگاوی ئیدێتی ئەوەیە دەبی ئەو ڕاوە تو بیکێ JPG ئینجا پۆستی دەکەی تەبعی دەکەی شتێکی دەکەی ئەگەر نابێت زۆر تاریک و هەر دانابەزی لەسەرەوە وەکو فایلەشی زیپێکدا دەستە ناو سۆشیال میدیاوانە ئەو یەکەم هەنگاوێت و بێ ئەو ڕاوە بکەیە JPG ئەو خۆی مەرحەلە یەکەمی ئیدێتە دواتر ڕۆ فایل عادەتەن هەرچی ڕووناچی و هەرچی دیتێڵە لی دەکاتەوە بۆ ئێت و دووبارە وەکو خۆی واقعی دای بڕێژیەوە ئەوە مەرحەلەی یەکەمی ئیدێت لەوەوە دەستی پێکرد کە ئەو کاتی ڕۆ فایل کە هاتە ناو فۆتۆگرافی وەکو مەرحەلەی پرۆفشناڵی ئیدێ دەڵێم ئەگەر نا پێشتر لە فیلمەکانیش هەبوو ڕیتەچ هەبوو فیلمەکان لە ژووری تاریک بە قەڵەم دومساویان ساڵ دەکرد لەسەر فیلمەکان ئیتر کۆمەڵێک شێوازمان هەیە ئارتمان هەیە ئارت فۆتۆگرافیمان هەیە لە ناو فۆتۆگرافی دەڵێ شتێکی هەیە قسێکی هەیە دەڵێ دەتوانی پەنجەرەکەی ئەو ژوورەیە سەقفەکەی ژوورەکەی تر دەرگای ژوورەکەی ئەولا ئاسمانی ئەوێ هەمووی لە یەک فۆتۆکۆپی ئەو شتێکی جیاواز پیشان بێ ئەوە لەگەڵ هیچ قسە ناکرێ هەردەبی لێ بکرێ بابەتی تریش بیوتی فۆتۆگرافیە خۆمان وەکو پیا و کەسمان بەبێ ڕیتەشی دومونسا و ئەسڵان ڕسمەکەمان نایێتەوە ئەیتر ئافرەتان بکە ینی ئەو بابەتەش هەر ڕێی دەبی بکرێ ینی ئەو ئیدەتانە وەکو فۆتۆگرافی ڕێی پێدایە ئەگەرم بڵێم دەبی یان نابی فۆتۆگرافیەمان ڕێی پێدایە بەڵام بابەتێکمان هەیە جۆرناڵ حدث و واقعەکە تو هەر گۆڕانکارێک تێدا بکەی قسەکە دەگۆڕی چیرۆکە دەگۆڕی
ئەوان دەستکاری ناکەن. بالضبط دەبی ئەوە وەکو خۆی پیشاندا دەکرێت کۆمەڵێک تعدیلات لە ڕووناچی ئەوە بکرێت چونکە فۆتۆگرافەرەکە زۆر بە خێرایی بە چەند ئەوە ڕاگەیشتە نەیتوانێت کۆنتترۆلی تەهای ڕووناچی بکە یان کۆنتترۆلی هەندێک شت بکە دەتوانانی ئەوانە چاکاتەوە بۆی ڕستمەکە باشتر پەیامەکەی باشتر بکات هەر شتێک لە پێناو گەیاندنی پەیامێکی باشتر بێتن لە فۆتۆگرافیدا بەڵکو زۆر باشیە. باشە بەس بە دوایین پرسیارە لێ بکەم چ کاتێک باشە بۆ چرکاندنی وێنەیەک کام وێنە دنیایەک زۆر وێنەمان بۆ نمونە وێنەی ئێمە خۆمان ینی ئافرەتانکە چم ڕاستمەگرم چ کاتێ باشە هەموو کاتێک باشە بەڵام وەکو ئەوەی خۆت بڵێن وەکو پۆرترێت یا وەکو مۆدل بۆ خۆت عادەتەن لایت کاتەکانت هەم بۆ ینی دێنێتەوە تو لە بەیانی زوو بیگری لە ئێوارەی درەنگ بیگری یاخود لە نیوەڕۆ بیگری عادەتەن ئەو کاتانە باشە کە کەمترین ئاراستەی بڵێن ئاراستەی خۆر بە شێوەیەک ستوری دەکەوێتە سەرکەسەکان بۆی کە کۆنتراست لە هیچ لایەک دروست نەکە بەڵام وەکوتر ئێستا لایت هەموو شتێکی حەل کردێ ئیدێت حەل کردی ینی لێرەوە بگرێت ئەی دەتوانی بتباتە هەر شوێنێکە بەخۆ دەتێت زۆر زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس لەگەڵ مامەیەم بەیانی ئێمە خۆشحاڵ بووین لەسەر بابەتی فۆتۆگرافی ئەوانە شەندێک شتی نوێ زیاترمان وەرگرت زۆر خۆشحاڵ بووین ئێستاش بابەیەکەوە بینەری کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورە بین کە کەشەکە زۆر بەهاریە هەر لە بەیانیەوە ینی کە هەڵسام هەستم بە سەرمانە کرد دوێنێ هەر زۆر گەرمانە کرد دوێنێ نیوەڕۆ زۆر گەرم بوو ینی کەشەکە دەتوانین بڵێن بەهاریە وات لێ ناکە چاکەتەکە داکەنی بەڵام هەستیش بە سەرماناکە جاوە زۆر خۆشن زۆر زۆر فێنکە بێ ئێستا بەیەکەوە بینین زانین شارەکانی دیکە چۆنە یانەوە تا دوای ئەم گەرمایش بە فروبارانێکی باشی بەدووا بێ ئینشەڵڵا. هەکارباسی ئەومان کرد کە زۆر جار فۆتۆیەک کە هاتە لە ماڵەوە هەڵیێواسی بە شێوەی کاغەزێکە زۆر بەهای زیاترە لەوەی لە ناو مۆبایلەکەتە زۆر ڕاستە ئەمە بۆ خوێندنەوەش وایە لای بۆ خوێندنەوەش پێم وایە دروستە جا من ویستی پرسیار ئەوە لێت بکەم ینی ڕێکات پرسیارەکەت کرد بڵێم لە کاتی خوێندنەوە بابەتێک دەخوێنەوە چ بابەتێکی ڕۆژنامەوانی بێت بابەتێکی ئەدەبی بێ هەر شتێک بێت
لەگەڵ کاغەز لەگەڵ کتێبی لە مسکرا و ئاسوودەتری یان چێژی زیاتر لێ دەبینی یان لەگەڵ بابەتێک لەسەر لاپتۆپێک کۆمپیوتەرێک لەسەر مۆبایلێک بخوێنەوە بێگومان لەسەر کتێبێک حتا هەکار چێش لەو جۆرە کتێبانەشە بینم کە شێوازی چاکەکەی کاغەزەکەی کۆنترە نازانم ئەمە لەوانێ هەستەکەی من بێ جیاواز بێ بەڵام لەسەر ئەو کاغەزانی بەڕاستی کاغەزن یان سروشتین کاغەزەکەی سروشتیە ئەوە زۆر چێژێکی زیاتر بێ ڕاتە کێشە زیاتر ینی کاریگەری هەیە لەسەر خوێندنەوە کە شوێنە بەردەوام بی بێگومان هەست بە ماندووبوونی لە خۆتەوە هەستێکت بۆ دروست دەبێت هەست بە ماندووبوونی نووسەر دەکەی پێ نووسەر زۆر بە سەلیقەوە دانیشتووە بابەتەکەی نووسێ زۆر ڕاستە یان دیزاین و سەرنجڕاکێشانی چاو زۆر کاریگەری هەیە لەسەر هەست ڕاستە لەسەر بەردەوامیدان بخوێنەوەکە دروستە بەڵام میدی لەگەڵ پێشکەوتنەکانیش هاتنەکەی ئەو تەکنەلۆژیا زۆرەی کە هەیە خۆ گونجاندن هەیە بەڵام لە هەموو کات و زمانێکە ئەو شتە بەهایانە ینی بە بەهایانە ئەمێننەوە وەکو خوێن ئێستا نوێترین توێژینەوە لە زانکۆی ماکووە لە ئوسترالیا کراوە و دەری ئەخات کە خوێندنەوەی کتێبی کاغەزی کاریگەری زۆر زیاتر دروستەکە لەسەر خوێنەر بەراورد بە چی بە خوێندنەوەی داینامیکی لەسەر شاشەکان یان ئەو بابەتانەی بە PDF لە ناو شاشەی مۆبایل و لاپتۆپەکانە هەیە هەندێک لە توێژەرەکان ئاشکرای دەکەن کە خوێندنەوە لەسەر ڕووپەرەکانی ئەلکترۆنی کاریگەری نەرێنی لەسەر چاو و لەسەر مێشک هەیە زۆر ڕاستە ئەم ڕووناکێ زۆرە ئەم دیقە بەرزە لەسەر چاو لە هەمان کاتدا کاریگەری لەسەر تاقیکەرەوە کار زووتر ماندووە بی لە خوێندنەوە کاتێ لەسەر ئەم شاشەیە ئەخوێنیتەوە بەهۆیەوەی کە ڕووناکەکەی بۆ چاوتە ئەمە جارێک هیلاکتەکە جارێکی دیکە هەموو خانەکانی مێشکرد سەرقاڵترە بێ بۆی کە چۆن ڕێکی بخاتەوە وەمانە هەندێک جار هەست دەکەی بابەتەکەش ئەوەیە درێژدادەڕە لە کاتێکدا ئەگەر ئەم بابەتەکە لە مۆبایلەکە سەیری دەکەی بینێ سەر ئەیفۆڕێک بینێ سەر کتێبێک هەست دەکەی یەک لاپەڕە یەک لاپەڕ پێت زۆر زۆر بەسیتە زۆر ئاسانترە وایە دروستە لە جیهانی نوێدا بەهۆی بەکارهێنانی مۆبایلی زیرەک لەلایەن زۆری نەمانەوە دەکرێت لەسەر شاشەی مۆبایل و کۆمپیوتەرەکانەوە دەستمان بە کتێبخانەی زانیاری هەموو ناوەندێکی ئەلکترۆنی بگات کە بە خوێندنەوەی زانیاریەکان لە ڕێگەی ئەم شاشانەوە دەگوترێت خوێندنەوەی کورتخایەن بەو پێی کەمتر کاریگەری دروست دەکەن لە کاتێکدا راپۆرتەکان و توێژینەوە ئەکادمیەکان کە پێویستان بە تیشک خستنە سەر و سەرنجی بەردەوام و ئاستێکی زیاتری تێگەیشتن هەیە بۆیە ئاستی کاریگەری بنەڕەتی سیرکردن و لێکدانەوەی وشەی نووسراو لەسەر کاغاز بە نەگۆڕی دەمێنێتەوە. لە تازەترین لێکۆڵنەوەدا لەسەر ئەو بابەتە لێکۆڵەرەوان لە زانکۆی ماکووا لە ئوسترالیا کە لە گۆڤاری The Trendis Cognitive Science بڵاوکراوەتەوە دەری دەخەن خوێندنەوەی داینامیکی کە بە شێوەی نووسین یا گوێگرتن لە ڤیددیۆ بە ڕێژەیەکی بەرچاو کاریگەری کەمترە لە خوێندنەوە لە نووسینەکانی سەر کاغەزی بەردەست و پرۆفیسۆر ئەریک ریچەڵ توێژەری کۆلێژی دەروونناسی لە زانکۆکە دەڵێت بەهۆی ئەم توێژینەوەی بۆمان دەرکەوت خوێندنەوەی داینامیکی لە ڕێگای سیستەمی بیستن و ڕوانین ناتوانێت هێندەی خوێندنەوەی لەسەر کاغەزی بەردەست یاخود خوێندنەوەی کتێب کاریگەری دروست بکات. ئەمەش دەبێتە هۆی پوکانەوەی ئارەزووی مێشک. ناوبراو جەخت لەوە دەکاتەوە خوێندنەوە تەنیا 5500 ساڵی ئەم دواییەی مێژوی مرۆڤایەتی بە پلەبەندی گەشەی پێدراوە بەڵام قسەکردن و گوێگرتن بە شێوەی سروشتی لە سەرەتایبوونی مرۆڤەوە بووە و مێشک زیاتر دەتوانێت ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر ئەو شتانە بکات کە ڕاستە و خۆ مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ژمارەیەک لێکۆڵنەوە ئەوەیان نیشانداوە کە کاتێک کەسێک دەق لەسەر شاشەیەک دەخوێنێتەوە کەمتر لەو کاتە تێدەگات کە هەمان دەق لەسەر کاغەز دەخوێنێتەوە. ئەمەش لە هەموو زمانەکان و سیستەمەکانی نووسیندا ڕاستە. دکتۆر لیلیو لە کۆلێژی زانستە دەرونیەکان دەڵێت لەوانەیە ژمارەیەک فاکتەری هاوبەش هەبن لەوانە ناوەڕۆکی ئەو دقەی خوێنەر دەیخوێنێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک شاشەکان بەکاردەهێنین بۆ خوێندنەوەی دەق بە زانیاری چڕ وەک کتێبەکان ئاستی تێگەیشتن کەم دەکەنەوە بەهۆی کەمی کاریگەری لە خوێندنەوەی داینامیکی. بەڕای ئەو هۆکاری سەرەکی لەم کاریگەریەکەمە ئەوەیە خوێنەر لەسەر شاشەکان هەوڵ دەدات بە خێرایی دەقەکان بخوێنێتەوە و ئەمەش بەهۆی ئەو فشارە هەستپێنەکراوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی خوێنەر ناچار دەکات بە خێرایی لی تێبپەڕێت. دەشڵێت
خوێندنەوەی شاشە دەتوانێت هەستیاری خوێنەران بەرامبەر زانیاری هەڵە کەم بکاتەوە چونکە بە ئاسانی تێبینی جیاوازیەکانی ناوەڕۆکەکان ناکەن. هەروەها هۆکارە جەستەییەکانی وەک ماندووبوونی چاو، ڕووناچی نائاسوودەیی دەرونی لە خوێندنەوەی سەرشاشەکان بە بەشێک لەو زیانانە لە قەڵەم دەدات کە بەرمێشک دەکەوێت. لەگەڵ هاژە و بە یارمەتی هاوکارانمان ئەمڕۆ هەندێک بابەتمان پێشکەش کردن و بابەتی دیاریکراوی ئێمەش بابەتی فۆتۆگرافەری بوو بە هیوام کە سوودی بۆ هەموو لایەکتان هەبوو بێ و ئەم ڕۆژێکی زۆر باش و ڕۆژێکی زۆر خۆش بێت بۆ ئێوە. سپاس کە بینەر و بیستەر بوون.